ئەمڕۆ کۆبلێکمان لەگەڵ بەرپرسیلانە سیاسەکانی سنووری داری گەرمیان ئەنجامدا سەبارەت بەو خۆپشاندانانی کە ئەمڕۆ لە ئارادایە و لە کۆبنەکە دوای ئەوەی کە بە تێر و تەسەلی باردۆخەکەمان هەڵسەنگاند و دوای ئەوەی هەر لایەنێکی سیاسی بە شێوەیەکی ڕاشکاوانە قسە و باسی خۆی کرد ئێمە جەختمان لەسەر چەند خاڵێک کردەوە کە زۆر گرنگەوە لێرەشەوە باسی لێوە دەکەن کە یەکەم خاڵمانەوەیە کە جەخت لە باشکردنی ژیان و بژێوی خەڵکەکەینەوە و داواکەین مەسەلەی موچە خۆران بە زووی چارەسەر بکرێت و لە هەمان کاتا پشتگیری و پشتیوانی مافی ڕەوای خۆپشاندەرانەکەین کە مافی خۆیانە خۆپشاندان ئەنجام دەن بەڵام لە چوارچێوەی یاسادا و خۆپشاندانێکی هێمنانە دوور لە توندوتیژی لەبەرەوەی هەمومان ئیدانەی توندوتیژی دەکەن و ئەوە دژی بەرژەوەندی خەڵکە و دژی بەرژەوەندی گەل و نەتەوەکەمانە و لە هەمان کاتا ئێمە پشتیوانی هەموو ئەو داواکاریانەکەین کە خۆپشاندەران دەیخەنە ڕوو و ئەو داواکاریانەی کە ڕەوایە ئێمە بە هەمان شێوە جەختی لەسەرەکەینەوە و خۆتان نەزانن گەرمیان ناوچەیەکە سنوورە لەگەڵ ناوچە گەرمەکان و بەتایبەتی دەوروبەری گەرمیان ئێستا هێزی پێشمەرگە لە شوێنەکان جێگیر بووە بەرامبەر بە ئەو داعشانەی کە لە سنوورەکە وجودیان هەیە منطقەکە بەتاڵ نییە لەوەی کە داعش وجودی نییە بۆیە دەبێت خۆپشاندەرانیش بە ئەمانمەتەوە ئەم خۆپشاندانان ئەنجام بدەن و لە هەمان کاتا جەختمان لەوە کردەوە کە گیانی خۆپشاندەران زۆر بەباشی پارێزراو بێت و هیچ کەسێک ئازار نەدرێت بەڵام داواش لە خۆپشاندەرانەکەین هاوکاری هێزە ئەمنەکان بن بۆ ئەوی بتوانن پێکەوە ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی سەرکەوتوو بە پرۆسەیەکی ئاشتیانەوە بە پرۆسەیەکی هێمنانە بڕێوە بچێت هەم خۆپشاندەران دوور بن لە توندوتیژی و هەم دەستگا ئەمنەکانشمان ڕاستباردووە کە گیانی خۆپشاندەران بپارێزن بە خۆشحاڵیوە دەستگا ئەمنەکان توانویانە لەو ڕۆژەوەی کە خۆپشاندان هەیە زۆر بەباشی ڕێز لە خۆپشاندەران بگرن و گیانی خۆپشاندەرانیش بپارێزن بەڵام خۆتان ئەزانن خۆپشاندان سەر بکێشێ بۆ توندوتیژی و پەلاماردانی بارەگاکان جا فەرماگە حکوومیەکان بێت کە مڵکی گشتیە ئەمە ڕێگە پێدراو نییە و دژی دەوەستینەوە و لە هەمان کاتا هیچ دابوونەریتێک نییە کە ڕێگە بدا بەوەی بارەگای حزبی بسووتێنرێ لەبەرەوەی ئەو بارەگا حزبیانەیش هەر کەس و کاری ئەم نیشتمانن خەڵکی ئەم نیشتمانەیەت یا لە بارەگا حزبەکان جێگیر بوون ومێد دەکەین ئەو بەڕێزانەی کە خۆپشاندانەکەن خۆپشاندانەکە بە ئاقارێک ببن کە برژێتە بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکەوە نەک برژێتە توندوتیژی و دوور لە ڕەفتارێکی ناشرین کە پەنا ببرێ بۆ بارەگا حزبەکان یاخود بارەگای فەرماگە حکوومیەکان بۆ نمونە کۆی فەرماگە حکوومیەکان هەمووی بۆ خزمەتی گشتیە یعنی بۆ بەرژەوەندی گشتیە زیانگەیاندن بە هەر فەرمانگەیەک واتە زیانگەیاندن بە بەرژەوەندی گشتیە و لە قازانجی کەس نییە ئەمڕۆ لایەنە سیاسەکان لەو کۆبنەوەیە هەمومان هاوڕا بووین لەگەڵ پشتگیری و پشتیوانی خۆپشاندەران بەڵام هاوڕاش بووین لەگەڵ ئەوەی ژیان و بژێوی خەڵک بە زووی چارەسەر بکرێ هاوڕا بووین لەگەڵ ئەوەی کە گیانی خۆپشاندەران پارێزراو بێ هاوڕا بووین لەگەڵ ئەوەی کە پێویستە خۆپشاندان بە شێوەیەکی هێمنانە بێ دوور لە توندوتیژی و سەر نەکێشێ بۆ هیچ حاڵەتێکی سوتاندنی بارەگا و فەرماگە حکوومیەکان ئێمە لەم کۆبنەوەیە جارێکی تر جەخت لە داخوازی و داواکانی خۆپشاندەرانەکەینەوە داخوازی ڕەواکان جارێکی تر ئێمە لێرەوە بە ناوی ئیدارەی گەرمیان و بە ناوی هەموو ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ لە کۆبنەکە بەشدار بوون بەرپرسی لایەنە سیاسەکان داوا لە خۆپشاندەرانی بەڕێزەکەین کە هەم گیانی خۆیان بپارێزن و هەم گیانی دەستگا ئەمنەکان بپارێزن و داواکەن بە شێوەیەکی هێمنانە خۆپشاندان ئەنجام بدەن ومێد دەکەین ئەمە لە بەرژەوەندی گشتی بشکێتەوە و دوور بین لە نەهامەتی و ناخۆشی هەموو ئیجراعاتێک کرابێ بە پێ یاسا کراوە لەبەرەوەی هیچ کەسێک ناگیرێ لە دەرەوە یاسا هەموو ئەو داواکاریانەی یاخود هەموو ئەو
با بڵێن مافانەی کە خۆپیشاندەران داوایەکەن یاخۆ لێرە و لەوێ دەیبیستن ئێمە ئەمڕۆ لەم کۆبوونایە بێگومان دەیدێنە سەروی خۆمان چ لایەنە سیاسەکان لە ڕێگەی خۆیانەوە بۆچی ئیدارەش لە ڕێگەی خۆمانەوە وەکو وتمان جەخت لە ڕەوایەتی هەموو ئەو داواکارانەکەنەوە کە خۆپیشاندەران دەیخێنە ڕوو بەڵام بە شێوەیەکی هێمنانە دوو لە توو تێژی و داوایش بکەن لە بەڕێستان کە لە ڕاستیە هەوڵدەن بەرژەوەندی گشتی بپارێزن و داوا لە خۆپیشاندەران شەکەین بەڕاستی شەو پەنا بۆ خۆپیشاندان نەبن یعنی شەو ناچێتە بارێکیەوە کە بتوانین گیانی هەموو لایەک بپارێزرێت ڕەنگە خەڵکی خراپ بخرێتە ناو خۆپیشاندانەکانەوە ڕەنگە هەر لە نێوە خۆیانە خۆپیشاندانەکان هەندێک جار خۆیان بریندار بکەن بەبەر بۆیە داوا لە هەموو لایەکەکەن پابەندیەوە بن کە بە ڕۆژ ئەگەر خۆپیشاندانیان کرد بە ڕۆژ ئەنجامێدەن و دەستگامنیەکان ڕاست پێدراون بە باشترین شێوە گیانی هاوڵاتیان و خۆپیشاندەران بپارێزن